بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وادەی ئەنجامدانی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان نزیک بۆتەوە، بەڵام تاوکو ئێستا دیار نییە کۆبوونەوەکە لە 18 مانگ ئەنجام دەدێت و یەکێتی و پارتی تاوکات دەگەنە ڕێکەوتن یاخودنا. بە میوانداری بەڕێز قادر عەزیز ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. سەرەڕای نزیکبوونەوەی وادەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک دیار نییە پارتی و یەکێتی دەگەنە ڕێکەوتن یان کۆبوونەوەکان دوا دەخرێن. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی تێڕوانینی جیاوازیان لەبارەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان هەیە و ئەگەری دواخستنی کۆبوونەوەکانیش لە ئارادایە. لە دوایین پێشهاتیشدا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی لە ڕاگەیەندراوێکدا باس لەوە دەکات کۆبوونەوەی 18 شوباتی پەرلەمانی کوردستان بەندە بە ئیمزاکردنی ڕێکەوتننامەی سیاسی لە نێوان یەکێتی و پارتی و وەک یەک پاکێج بۆ هەرێم و بەغدا و کەرکووک و پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان. ڕاگەیەندراوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی لە کاتێکدایە وادەی کۆبوونەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک نزیک بۆتەوە، بەڵام تاوەکو ئێستا ڕێکەوتنی سیاسی لە نێوان پارتی و یەکێتی واژۆ نەکراوە. بەلای یەکێتی نیشتیمانیەوە مەلەفەکانی دانانی پارێزگاری کەرکووک و پۆستی وەزارەتی دادی عێراق و پێکێنانی حکوومەتی هەرێم یەک پاکێجن. جگە لەوەش بەر لە 18 مانگ یەکێتی دەیەوێت ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ پارتی واژۆ بکات کە چەند بوارێک لەخۆ دەگرێت، لەوانە بواری ئابووری و دارایی، نەوت، پێشمەرگە و پەیوەندیەکانی هەرێم. هەرچی پارتی دیموکراتی کوردستانیشە جیاواز لە یەکێتی مەلەفەکانی کەرکووک و بەغدا و پێکێنانی حکوومەتی هەرێمی بەیەکەوە نەبەستۆتەوە و بە کێشەی جیاواز ناویان دەبات. ئەولەویات لای پارتی دیموکراتی کوردستان ئەنجامدانی دانیشتنی پەرلەمانی کوردستانە لە 18 شوبات و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، دواتریش یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە و دوای دەست بەکاربوونی نێچیروان بارزانیش وەک سەرۆکی هەرێم کاندیدی سەرۆکی حکوومەت ڕادەسپێرێت بۆ پێکێنانی کابینەی نوێ لە ماوەی مانگێکدا. یەکلانەبوونەوەی پارتی و یەکێتی لەسەر دانانی پارێزگارێکی نوێ بۆ شاری کەرکووک و واژۆ نەکردنی ڕێکەوتنی سیاسی نێوانیان ئاماژەی ئەوە دەدەن ئەگەری زۆرە بەهۆی ناکۆکیەکانی هەردوو لە کۆبوونەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کێشەی بۆ دروست ببێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک قادر زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بوو، چه بڕیارێکتان لە بارەی کۆبوونەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا؟ بەڵێ هەروەکو باس کرد ڕاگەیاندراوەکەی مەکتەبی سیاسی هەڵوێستەشی ڕوونا بەڵێ کە یەکێتی ماوەیەکە لەگە پارتی خەریکن بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان خۆیاندا کە ئەو ڕێکەوتنە سیاسیە لە ماوەی 4 ساڵی ئایندا دەستەبەری بەشداری کارای یەکێتی نیشتیمانی کوردستان بکە لە حکومڕانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان. تا ئێستا چەند پرۆژەیەکیشیان ئاڵوگۆڕ کردووە، چەند دید و بۆچوونێکیشیان یەخستووە. یەکێتی بە ئومێد بوو کە لەو ڕۆژانە بگەنە ڕێکەوتنی کۆتایی، بەڵام بەداخەوە دوێنێ پارتی وەڵامی یەکێتی داوەتەوە کە بەشێ لە بەرگە ئەساسیەکانی پرۆژەکەی یەکێتی ڕەت کردوێتەوە، بە تایبەتیش مەسەلەی پرسی کەرکووک و پێکێنانی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا و هەڵبژاردننی پارێزگارێکی کورد لە کەرکووک لە پشتی یەکێتی. دیارە ئەمەش ڕێکەوتنەکەی لە ناوەڕۆکی خۆی بەتاڵ کردوێتەوە کە ئەمە مەرجی یەکێتی بووە بۆ بەشداریکردن لە حکومڕانی کوردستان لە حکوومەتی کوردستان. بۆیە ئەمڕۆ بڕیار درا کە بەشداری یەکێتی لە کۆبوونەوەی 18 مانگ
بەندە بەمۆرکردنی ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنە سیاسیە لەگە پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ بەس هۆکارەکەی چیە کە پارتی دیموکراتی کوردستان پاشگۆز بۆتەوە لەو ڕێکەوتنەی لەگەڵەوە؟ پارتی خۆ سەرەتاش زۆر نهات بۆ پێش بۆ ڕێکەوتن بە تایبەتی لەسەر مەسەلەی پرسی کەرکووک، بەڵام هەر هەڵوێستی سەرەتا نەرمتر بوو بەڵێ تا دوێنێ دیارە دوێنێ هەڵوێستەکەی زۆر تند بۆتەوە، ینی بە تایبەتی کەوەکو گوتم ئەو بڕگانەی ڕەت کردوتەوە لە پرۆژەی ڕێکەوتنەکە، بە تایبەتی مەسەلەی پارێزگاری کەرکووک. دیارە مەسەلە هەر پارێزگاری کەرکووک نییە، مەسەلە بەڕاستی بارودۆخی سیاسی و ئەمنی و ئیداری کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانە کە ئەمە مەسەلەی گرینگە. ئێستا و ناوچانە لە دۆخێکی زۆر خراپدا دەژین، پێویستە بارودۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێنەوە، بۆ ئەمە پێویستە ئەنجومەنی پارێزگا بگەڕێتەوە کەرکووک و پێویستە پارێزگارێک هەر بژێدرێت کە ئەمە بە دڵنیاییەوە پشتی یەکێتی ئەمە هەنگاوی گرنگن. لەبەرەوە یەکێتی پێی وایە کە کێشەکان دەبی هەموو بەیەکەوە چارەسەر بکرێ، ناکرێت لە شوێنێک ئێمە ناکۆک و دژ بەیەک بین، لە شوێنێک بمانەوێ شەراکەت بکەین لە حکومڕانی. ئەمە بەڕاستی شتێکی نەمەنتیقیە و نە بەردەوامیش دەبی نە سەریش دەگریانی. بەڵێ کەواتە یەکێتی نیشتیمانی ئەگەر ئەم پرۆژەیە سەری نەگرێت نە بەشداری کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نە پەرلەمانی کوردستانیش ناکە لە 18 مانگ؟ بەڵێ ئەم ڕاگەیاندراوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی ڕوونا کە بەشداریکردنی بەندە بەمۆرکردنی ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنە سیاسیە. بەڵێ ئەی سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناکۆکی ئێستش هەر هەیە لەسەر شوێنی کۆبوونەوەکە، ئێستا خلافەکەیەوە لەسەر کەرکووک لەبارەی دانانی پارێزگار لەسەر چییە لەگەڵ پارتی؟ خۆی بڕیار دراوە، هەردوو لا بڕیاریاندا کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەولێر کۆبیتەوە، بەڵام دیارەوەکو خۆتان نەزان لە هەولێر عەرەب و تورکمانەکان بەشداری ناکەن. ئەمە جگە لەوەی لە ڕووی یاسایی ناکرێت لە دەرەوەی کەرکووک ئەو ئەنجومەنە کۆبیتەوە، بۆیە لە هەولێر کۆش بیتەوە هیچ سوودێکی نییە، ناتوانانی هیچ بڕیارێ بدایانی. بۆیە پێویستە ئەگە پارتی بە جدی دەیەوێ پرسی کەرکووک چارەسەر بکەین، بەڕاستی دەبێ ئەو ئەنجومەنە بە پێی یاسا لە کەرکووک کۆبیتەوە. بەڵێ بەڵام ئەو کارنامەی ئەنجومەن کە بڵاوکراوەتەوە بۆ 18 مانگ هیچ دانانی پارێزگاری تێدا نییە، باز لەو دەکە کارنامەکە تایبەتە بەڕەوشی ئەمنی و ئیداری پارێزگاکە کە بڵاوکراوەتەوە. بەڵێ ڕاستە، وەک ڕێبوار تاڵەبانی ئەمەی بڵاو کردوێتەوە ئەو کارنامەیە، بەڵام ئەساسەن ئەنجومەنی پارێزگا کە کارا دەکرێتەوە کە کۆ دەبێتەوە ئەرچی سەرەکی ئەوەیە کە پارێزگارێک هەڵبژێری، ئەی بۆچی کۆ دەبێتەوە، بۆچی کارا دەکرێتەوە. لەبەرەوەی لەویش هیچ ئومێدێک بەدی ناکرێت کە پارتی بەنیازبی کە پارێزگاری کەرکووک بۆ یەکێتی بی، بەڵام لە پرۆژە سیاسیەکەدا هاتووە. لە پرۆژە سیاسیەکە بڕگەی پرسی کەرکووک و پارێزگاری کەرکووک هاتووە کە پارتی داوا دەکات کە دەبێ ئەم مەسەلەیە دوا بخرێ بۆ دوای پێکهێنانی حکوومەتی کوردستان کە یەکێتی پێی وایە ئەوە جدیەتی تێدا نییە و لە نێواندا متمانەش نییە، وەر شتێک دوا خرا بۆ دوای پێکهێنانی حکوومەت ئەوە بە دڵنیاییەوە ناکرێ و جێبەجێ ناکرێ. لەبەرەوەی یەکێتی دەیەوێت پێش پێکهێنانی حکوومەت ئەم پرسە یەکلایی بکرێتەوە. بەڵێ بە زۆر پرسیار لەسەرەوە دەکرێت بۆچی یەکێتی نیشتیمانی مەسەلەی کەرکووکی بەستۆتەوە بە مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەیاخی کەرکووک چییە؟ یعنی یا لە بەرگرینگەکەیەکێتی بۆ یەکێتی نیشتیمانی یاخود بۆ چارەنووسی کەرکووک کە ئێوە بەستوتانەوە بە مەسەلەی پێکهێنانی حکوومەتەوە؟ زانی چۆنە بەڕاستی مەسەلە بە تەنیا مەسەلە کێشەکانە، مەسەلە کۆمەڵی کێشە هەیە ئێستا لە بینی پارتی و یەکێتی، لە بەغا هەیە، لە کەرکووک هەیە و لە مەسەلەی پێکهێنانی حکوومەت دەبێ ئەم کێشانە بەیەکەوە چارەسەر بکرێ. ئەم کێشانە ناکرێت دابەش بکرێ، ناکرێت
بەشێکی بکرێ چارەسەر بکرێ بەشەکی نەکرێ. یعنی مەسەلەکە هەر بەتەنیا کەرکووک نییە، مەسەلە ئەو کێشانە ئەگە بمانەوە بەیەکەوە کار بکەین، بەیەکەوە بەرپرسیارەتی کارەکە لە ئەستۆ بگرین، دەبی لە هەموو گۆڕەپانەکان لە هەموو ساحەکان ئەم کێشانە بە ڕیشەیی چارەسەر بکرێت. ئەمانە ئەم شوێنانە تەواوکەری یەکترن، مەسەلەکە لەوە هاتووە. پاشا پرسیارەکە لەوەی بی بوا بکرێ باشە بۆ پارتی ئامادە نییە دان بۆ ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان دابنێ، بۆ ئامادە نییە. بەڵێ ئەی سەبارەت بە مەسلەی پارێزگاری بێلایەن، ئێستا پارتی وازی لەو داواکاریی خۆی هێناوە پێشتر باسی داوای پارێزگارێکی بێلایەنی بۆ کەرکووک دەکرد. ئێستا پارتی داوا دەکات کە دەبێ ئەم پرسە دوا بخرێ بۆ دوای پێکەنانی حکوومەتی کوردستان و یەکێتی بە هیچ شێوەیەک ڕازی نییە بە پارێزگاری بێلایەن، چونکە بە ئیستحقاقی یەکێتی نیوەی کورسیەکانی پارێزگای کەرکووکی بەدەستهێناوە. پارتی ڕازی دەبی پۆستەکانی خۆی خەڵکی بێلایەن پڕیکاتەوە، لەبەرەوەی ناکرێ. ئەگە ناکرێ بەڕاستی هاوکاری و بەیەکەوە کارکردن بەم شێوە ناکرێ. ینی دەبێ شتەکان مافەکانی یەکتر بەڕاستی بسەلمێنین، ئیستحقاقەکانی یەکتر بسەلمێنین. ینی ئەگە هەر شتێک بە نابەرابەری یا بە نەعەدالەتی کرا خۆی سەرناگری. بەڵێ ئەی وەکو یەکێتی نیشتیمانیەوە گرفتان نییە لەسەر کاندیدی یەکێتی نیشتیمانی یەکلاکراوەتەوە بۆ پارێزگای کەرکووک؟ بەڵێ یەکێتی کێشەی لەسەر کاندید نییە، ینی حتا یەکێتی پێی باشە پارتیش ڕێی هەبی لەسەر کاندیدەکان. یعنی بەیەکەوە ویلایەنەکانی تریش ئاساییە کە ڕێیان هەبی لەسەر کاندیدەکە، چکەوە دەبێتە پارێزگاری هەموو لایەنەکان، هەموو ملەتەکە. بەڵام ئەم پارێزگارە یەکەم پشتی کوردە، دوو پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، بە پێی ئیستحقاقی ئینتیخابی، بە پێی ئیستحقاقی سیاسی، بە پێی ئیستحقاقی نفوزی یەکێتی لەم پارێزگایە. ئەجینا یەکێتی کێشەی ئەوە نییە کە ڕاو بۆ چوونی لایەنەکان هەبی لەسەر ئەو کاندیدەی کە پێشکەش دەکرێت. بەڵێ کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی بۆ پۆستی پارێزگای کەرکووک کامەنن ئەوانەی کە خۆتان یەکلاتان کردوونەتەوە؟ خۆی کاندیدی فەرمی یەکێتی بە فەرمی کاتی خۆی لەسەر کردایەتی کاک ڕزگار عەلیە، بەڵام یەکێتی بۆ دوایەی بۆ ئاسانکاری چەند کاندیدێکی تریشی پێشکەش کردووە کە لەگە پارتی ڕێککەوی لەسەر یەکێ لە کاندیدەکان. یعنی ئەمە جۆرێک بوو لە ئاسانکاریش، بەڵام دیسان پارتی هەر ڕازی نەبوو. پارتی ئێستا بە هیچیان ڕازی نییە، هەر دەیەوێت پرسەکە دوا بخرێ بۆ دوای پێکێنانی حکوومەت کە ئەمەش یەکێتی ئەمە قبوڵ ناکە. یەکێتی پێی وایە دەبێ ئیستحقاقەکان وەکو یەکتر ڕێزی لێ بگیرێ، مافەکان وەکو یەکتر بسەلمێندرێ. هەر شتێک دواخرا بۆ دوای حکوومەت ناکرێ. یەکێتی ئەوە دەزانی و ئەزموونیشی لەو بارەوە هەیە. بەڵێ کەواتە پێناچێ کۆبوونەوەکە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 18 مانگ ئەنجام بدرێت؟ نازانم، کۆبوونەوەکی تر ماوە لە نێوان یەکێتی و پارتی ڕۆژی جومعە ڕۆژی هەینی. هەردوو مەکتەبی سیاسی بۆ دوجار کۆ دەبنەوە. دوجار مەبەستم پێش 18 مانگ کە ئومێد دەکرێت لەو کۆبوونەوە نزیکبوونەوەی کەبی، ینی بە تایبەتی لەلایەنی پارتیەوە ئەگەر بگەنە ڕێککەوتن بە دڵنیاییەوە ئەو کاتە کۆبوونەوەکەی 18 مانگ ئەنجامە درێ. ئەگەر نەگەنە ڕێککەوتن وەکو یەکێتی ئەمڕۆ بڕیاریدا لە بەلاغەکەی لە ڕاگەیاندراوەکەی هاتووە کە بەشداری لە کۆبوونەوەی 18 مانگ بەندە بە ئیمزاکردنی ڕێککەوتنی سیاسی. بەڵێ ئەی مەترسیتان نییە پارتی بەبێ یەکێتی نیشتیمانی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات؟ پارتی خۆی ئەو هەڕەشەش دەکات بە دڵنیاییەوە. یعنی ئەواش لەو بارەوە هەڕەشە دەکات کە بەبێ یەکێتی کۆبوونەوەکە بکە. ئەوە دەگەڕێتەوە بۆ خۆی، چونکە خۆی کۆبوونەوەکە ئەگەر بەبێ یەکێتی کۆبێتەوە و حکوومەت پێکبینی ئەوە خۆی لە خۆی
بەڕاستی بڕیارێکی مەترسیدارە لەسەر ئایندەی ئەو هەرێمە، یعنی خۆی یعنی دابەشکردنی ئەم هەرێمەیە. دەبێت پارتی ئەوە بزانی کە ئەم بڕیارە کارێکی ئاسان نییە و هەموو دۆخەکە لە هەمووان ئاڵۆزەبی، ینی لە خۆشی ئاڵۆزەبی. بەڵێ مەترسیەکە لە چییە کە بەڕێزت پێ وایە کە ئەم بڕیارە مەترسی دروست دەکات گەر بەبێ یەکێتی نیشتیمانی کۆبوونەوەکە ئەنجام بدرێت؟ چونکە زانیاری هەیە لەسەرەوەی کە ڕەنگە کۆبوونەوەکە ئەنجام درێت پۆستی سەرۆکی پەرلەمان بە بەتاڵی بەجێ بێڵدرێت بۆ یەکێتی نیشتیمانی. نا یەکێتی پۆستی بەتاڵ پڕ ناکاتەوە. پێشترێت لە کۆبوونەوەکان چەند جارێک ئەمەی بە پارتی ڕاگەیاندووە کە ئەمە وەکو سیناریۆی 4 ساڵی ڕابردوو یەکێتی ئیلتیحاق بە حکوومەت ناکە ئەو جارەیان بە هیچ شێوەیەک. دەبێ یەکێتی پێش هەموو شتێک داوا دەکات دەبێت ڕێکەوتنی سیاسی هەبی. ئەو ڕێکەوتنە سیاسیە دەبێ بەشداری یەکێتی و لایەنەکانی تریش ئەوە لە حکوومەت بەشدارە بن، مسۆگەر بکات لە بڕیاری سیاسی، لە بڕیاری ئابووری و کۆمەڵی هەڵگاوی تر سەبارەت بە شەفافەتی داهات، سەرفکردنی داهات بە یەکسانی بۆ هەموو ناوچەکان، سەبارەت بە ئەوە یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە، سەبارەت بە دەستور، سەبارەت بە شێوازی حکومڕانی ینی پەرلەمانی لە کوردستان، سەبارەت بە کۆمەڵی بابەتی گرنگ و لە ناویشاندا ئەوجە مەسەلەی پرسی کەرکووک و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا، هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک. ئەمانە هەموو ئەو بابەتانن کە یەکێتی بەبێ ئەمە ناتوانێ بیکە. باشە، بەس مەترسی چییە ئەگەر کۆبوونەوەی پەرلەمان لە 18 مانگە بەبێ یەکێتی نیشتیمانی ئەنجام بدرێت؟ مەترسیەوە ینی پارتیەک لایەنە لە حکوومەت پێک دەینی، ئەوەش خۆ دەزانی خۆی یەکێتیش ئەو هێزە نییە پەراوێز بخرێ لە ساحەی کوردستان. یەکێتی یەکەم هێزی سەرەکیە لە کوردستان، یەکێکە لە هێزە سەرەکیەکان. دووش دەبێت پارتی بزانی ئەو هەرێمە بریتە لە دوو مەنتیقەی نفوس. ڕاستە یەک هەرێمە، ئەگە پارتی لە مەنتیقەی نفوزی خۆی حکوومەت پێک بینی یعنی خۆی تەقسیمی هەرێمی کوردستانەکە. بەڵێ کە ئومێد دەکەم نەگەینە ئەوە. زۆر باشە، بەس سەبارەت بەوەی کە زۆر جار بەرپرسانی پارتی باز لەو دەکەن بۆ نمونە ئەو داواکاریەوە کە بەستنەوەی مەلەفی کەرکووکە بە هەرێمی کوردستانە باز لەو دەکەن کە کەرکووک داگیر کراوە، دانانی پارێزگار هیچ لە دۆخی کەرکووک ناگۆڕدرێت. یعنی ئەو پێداگیری یەکێتی نیشتیمانی ینی ئەگەر پارێزگارێک دابنرێت دەتوانێت چی بۆ کەرکووک بکات؟ بە دڵنیاییەوە پارێزگار زۆر شت بۆ کەرکووک، کە یەکەم ئەنجومەنی پارێزگار دەگەڕێتەوە، یعنی حزوری دەبی لەو شارە، دوو پارێزگار هەڵەبژێرێ، پارێزگار سەرۆکی لیژنەی ئەمنیە. ئەمە هەنگاوێکی گەورەیە بەرەو ئاساییکردنەوەی دۆخی ئەمنی و دۆخی ئیداری شاری کەرکووک و ناوچەکانی تر. ئەمە هەنگاوی گرنگن، ئەمانە هەنگاوی کەم نین ینی. بەڵێ بەڵایی سەبارەت بەوەی کە ئەو باز لەوە دەکە کە مەسەرەن پارێزگار بگەڕێتەوە لەم باردۆخە هیچ پێ ناکرێ، ینی بۆ نمونەوە باز دەکات کە شارێک لە ژێر داگیرکاریدا بە هیچ پێ ناکرێت. ئەمە وایە کەرکووک داگیر کراوە؟ کەرکووک پارتی بۆ خۆی وا قسە دەکات، بۆ تاوانبارکردنی یەکێتی ئەو قسانە دەکات. چێ داگیرکەرە ئەگە داگیرکراوبی؟ ئەگەر شوێنێ داگیرکراوبی دەبی داگیرکەر هەبی. یعنی بەغدا داگیرکەرە، ئەیە بەغدا داگیرکەرە، ئەی چێ پارتی ئێستا لە بەغدا لەگە چێ تەعامولەکە؟ بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە ئێستا ئێوە پێتان وایە پارتی دەیەوێ بۆ نمونە هەر عارەبێک پارێزگاری کەرکووک بێ بەڵام نەدرێت بە یەکێتی نیشتیمانی؟ وا دەرەکەوی، یانەوە ساڵێکە ئاساییکردنەوەی بەشێکی گرنگی دۆخی کەرکووک پەیوەندی بە هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک و گەڕانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە هەیە. مانەوەی پارێزگارێکی عەرەب کە هەمومان دەزانین چ دەکات، ئەمە دەگەڕێتەوە بۆ هەڵوێستەی پارتی. ئەگە پارتی ڕازی بی ئامادە بی کە هەموو لایەنەکان بەیەکەوە ئەنجومەنی پارێزگا کارا بکرێتەوە بگەڕێتەوە کەرکووک، پارێزگارێک هەر بژێردرێ و پارێزگارە وەکو ئاماژەم پێکرد دەبێتە سەرۆکی لیژنەی ئەمنی شارەکە و ئەو پارێزگارە پەیوەندی فەرمی ڕەسمی
لەگە ئەنجومەنی وەزیرانی عێراق و لەگە سێ سەرۆکایەتەکەی عێراقەکە کەناڵێکی ڕەسمی فەرمی ئەم پارێزگایە کە لەگەر هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق بە تایبەتی لەگەر سەرۆک وەزیرانەکە ئەمە مەسەلەی گرنگن. یعنی ئەگەر ئەمە نەکرێت بە دڵنیاییەوە ئەو پارێزگارەی کە ئێستا لە کەرکووکە ڕاکان جبووری ئەمە دەمێنێتەوە. بەڵێ بەس پێ وایە لایەنەکانی تر ئەگەر یەکێتی و پارتی ڕێک نەکەون لەسەر کۆبوونەوەی هەژدەی ماک پێ وایە لایەنەکانی تر بەشداری بکەن بەبێ یەکێتی نیشتیمانی لە کۆبوونەوەکەی پەرلەمان و مەسەلەی سەرۆکی هەرێمیش یەکلا بکرێتەوە لە یەکەم کۆبوونەوە؟ نازانم ئەمە دەوەستێتە سەر هەڵوێستی لایەنەکان خۆیان. ئەوەی کە من ئێستا ڕوونی دەکەمەوە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ بەس سەبارەت بە سەرۆکی هەرێم و ئەوەی کە لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانە پۆستەکە کارا بکرێتەوە یەکێتی نیشتیمانی ئەگەر پارێزگاری کەرکووک لە هەمان کاتە هەڵ ببژێدرێت هیچ ئیشکالێکی نییە لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و چۆنێتی کاراکردنەوەی پۆستەکە؟ ناخواگە پارێزگاری کەرکووک ڕێککەوتنی لەسەر نەکرێ، ینی کێشەکان وەکو یەک پاکێت چارەسەر نەکرێت بەیەکەوە، یەکێتی خۆ هەر بەشداری پرۆسەکە ناکا. ینی مەسەلە هەر لێرە سەرۆکی هەرێم نییە. بەڵێ مەبەستمەوەی ئەگەر پارێزگاری کەرکووک لە هەمان کاتە هەڵ ببژێدرێت یەکێتی نیشتیمانی ئیشکالێکی نییە لە کۆبوونەوەی یەکەمە سەرۆکی هەرێم هەڵ ببژێردرێت و ئیشکالی نیە لەسەر دەسەڵاتەکانی؟ نانە یەکێتی بەمە ڕازی بووە. چەندە پۆستی سەرۆکی هەرێم ئیستحقاقی پارتی نییە بۆ ئاگاداریت، یعنی پۆستی سەرۆکی هەرێم کۆن لە بەرامبەر سەرۆک کۆمار بوو کە لە نێوان یەکێتی و پارتی دابەشەکرا وەکو محاسەسا وەکو تەقسیم، بەڵام ئەو جارەیان پارتی بەم دابەشکردن ڕازی نەبوو، بۆ خۆی ڕازی نەبوو و داوای کرد منافەسە بکرێ لە مەسەلەی پۆستی سەرۆک کۆمار و ئەو منافەسەکە کراوە، یەکێتی لە منافەسەکە بردیەوە، یەکێتی لە مقابل پۆستی سەرۆکی هەرێم پۆستی سەرۆک کۆماری نەبردووە، یەکێتی بە هەڵبژاردن ئەو پۆستەی بردووە. لەگەر ئەمەش یەکێتی بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ و ئەمەشی بۆ پارتی سەلماند، ینی بەڕاستی کامە ئیستحقاقی پارتی نەبوو، بەڵام دیسان یەکێتی بۆی هاوکاربی بۆی نیازپاچی خۆی نیشانی پارتی بدا، کێشەی لە مەسەلە دروست نەکرد و ڕازی ببۆی کە ئەو بڕیارەی کە ئەوان داویانە یەکلایەنە کە پۆستی سەرۆکی هەرێمیان دیاری کردووە کێشە بۆ ئەمە دروست نەکا و ئێستا پۆستی سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵەبژێردرێ. بە دڵنیاییەوە ئەگەر پرسی کەرکووک چارەسەر بکرێ و ڕێککەوتنی سیاسی ئیمزا بکرێ، یەکێتی کێشەی لەسەر پۆستی سەرۆکی هەرێم نییە. بەڵێ سوپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕینەوە لای بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0870 224 75 74 یان 0850 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک قادر سەبارەت بە مەسەلەی ڕێکەوتنە سیاسیەکەی کە یەکێتی نیشتیمانی داوای دەکا بۆ پێش هەژدەی مانگ واژۆ بکرێتەنا دەستکەوتی حیزبی تێدا یاخود هیچی تێدا بۆ خەڵکی کوردستان؟
ئەنی ئەو داخوازیەکانی یەکێتی داواکاریەکانی یەکێتی کە لە ڕێککەوتنی سیاسیدا هاتووە هەر هەمووی پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە هەیە، هەر هەمووی پەیوەندی بە بەرژەوەندی لایەنە سیاسەکانی تری کوردستانەوە هەیە. یەکێتی داوا دەکات لە کوردستان داهات شەفاف بی و داوا دەکات لە کوردستان بە شەفافی ئەو داهاتە بە یەکسانی دابەش بکرێ لەسەر هەموو ناوچەکانی کوردستان، داوا دەکات سیستەمی حکومڕانی سیستەمێکی پەرلەمانی بی، داوا دەکات یا ئەو یاسایانەی ڕاهەندی نیشتیمانیان هەیە بە تەوافق بڕیاریان لێ بدرێ، داوا دەکات دەستور بە تەوافق بڕیاری لێ بدرێ، داوا دەکات هەموو پرسەکانی کە هەیە بە شێوەیەکی دیموکراسی چارەسەر بکرێ و لایەنەکانی بەشدار لە حکوومەت بەشداری ڕاستەقینە بن لە بڕیاری سیاسی، بەشداری ڕاستەقینە بن لە بڕیاری ئابووری کوردستان. ئەمانە هەر هەمووی پەیوەندی بە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانەوە هەیە. ئەوە جگە لە مەسەلەی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان، جگە لە مەسەلەی ئاوەدانکردنەوە و بەڕاستی خزمەت گوزاری بۆ خەڵکی کوردستان، ئەوەی لە پرۆژە سیاسەکەی یەکێتیدا هاتووە بەشێکی زۆری بریتە لەم برگانە لەم مادانە. ئەمە جگە لە مەسەلەی کەرکووک، مەسەلەی بەغدا، یەکێتی پێی وایە لەگە پارتی لە سێ شوێن کێشەی هەیە، ناکرێت لە شوێنێک کێشەیەک چارەسەر بکرێ لە دوو شوێنەکەی تر ئەو کێشانە لێی بگەڕێن وەلا بنێن، چونکە ئەو کاتە لە شوێنەکەی تر کێشە دروست دەبیتەوە. لەبەرەوەی پێی وایە ئەم کێشانە دەبی بە شێوەیەکی ڕیشەیی و لە هەموو شوێنەکان بەیەکەوە چارەسەری بکەین، بەیەکەوە هاوکار بین، لە کوردستان بەیەکەوە حکومڕانی بکەین و لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان کە گرینگە بەیەکەوە هاوکار بین، بەیەکەوە ئەو ناوچانە دۆخی ئەو ناوچانە ئاسایی بکەینەوە و لە بەغداش کە ئێستا دەرفەتێکی باش بۆ کورد هاتۆتە پێش، یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکانی کوردستان فراکسیۆنەکان بەیەکەوە هەوڵ بدەن ئەو دەرفەتە بقۆزنەوە بۆ جێبەجێکردنی ئەو مافانەی کورد کە لە دەستوری عێراقدا هاتووە. ئەمە داوا داخوازیەکانی یەکێتیە. بەڵێ ئەی سەبارەت بۆی کەمڕۆژ باستان لەوە کردبوو سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بخرێتە خزمەتی خەڵک، پێتان وایە تا ئێستا نەخراوەتە خزمەتی خەڵکی کوردستان سەرۆت و سامانی هەرێمی کوردستان، خراوەتە خزمەتی حیزب؟ ئەگەر خراوەتە کێ لێی سوودمەند بووە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر خراپ وایە خزمەتی خەڵکی کوردستان ئەو داوایەمان نەدەکرد ئەوڕۆ. بە دڵنیاییەوە ینی چی ناوی چی لێ دەنێ پاوانخوازیەکی زۆر هەیە لەسەر دەستگرتن بە سەرۆت و سامانی کوردستان، بە تایبەتی لە مەسەلەی نەوت، لە مەسەلەی داهات شەفافیت نییە، گرێبەستەکان، قەرزەکان. ئەمە ئێستا کوردستان ئێستا خەریکە دەگاتە 500,000 بەرمیل ڕۆژێ نەوت دەفرۆشی، کەچی تا ئێستا پاشەکەوتی موچار نەگیراوە، کەس نازانی قەرزەکان چەندە، کەس نازانی گرێبەستەکان چۆنە و جیاوازیەکی زۆر هەیە لە سەبارەت بە دابەشکردنی داهاتی کوردستان لەسەر ناوچەکانی کوردستان، بە تایبەتی ئەو ناوچەیە. لەبەرەوەی یەکێتی داوا دەکات کە دەبێت داهات شەفاف بی و بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێ و لە بخرێتە خزمەتی خەڵکی کوردستان و چیتر ئەم داهاتە پاوان نەکرێت لەلایەن لایەنێکی سیاسی. بەڵێ یەکێتی نیشتیمانیت خۆی ئاگادار نییەوە لەو پاوانخوازی کە بەڕێزت دەڵێ لە مەسەلەی نەوتا بەشدار نییە، تەنها پێدوای پارتی دەستی بەسەر نەوتداگرتووە؟ بەڵێ بە دڵنیاییەوە یەکێتی بەشداری یەکێتی تا ئێستا خۆشەریکی ڕاستەقینەی ئەم حکوومەتە نەبووە. ئەی بۆچی ئێستا ئەم پرۆژەی داوا کردووە؟ بۆچی دەیەوێت ئەو ڕێکەوتنە سیاسیە بکرێت؟ لە ماوەی 4 ساڵی ڕابردوو وەزعێک دروست بوو کە نەگەیشێتی لایەنەکانی تر هیچیان بەشدار نەبوون لە بڕیاری سیاسی، لە بڕیاری ئابووری و ئاگادارێکی ئەو تۆیان نەبوو، نە لە گرێبەستەکان، نە لە فرۆشتنی داهاتی نەوت، نە لە چۆنیەتی دابەشکردنی. بۆیە ئەم جارە یەکێتی پێی وایە دەبێت بەشداریکردن لە حکومڕانی کوردستان، لە حکوومەتی کوردستان بەشدارێکی ڕاستەقینەبی، بەشداریەک بی کە یەکێتی بەڕاستی شەریکی ڕاستەقینەی
لە گەشتی ئەو لایەنانەش کە بەشداری دەکەن شەریکی ڕاستەقینەی بڕیاری سیاسی و ئابووری بوون لە کوردستان ئابووری بن لە کوردستان. باشە بەس شەریکی ڕاستەقینە لە یەکێتی نیشتیمانی چییە؟ ئەوەیە کار بەقەت 21 کورسیەکە مەسەلەن پۆستی پێ بدرێت یاخود لەوە و زیاتر پۆستی مەسەلەن لایەنەکانی تریشی پێ بدرێت؟ ئەمە علاقەی بە پۆست نییە. ئەم 21 کورسیە ئەمە علاقەی بە دابەشکردنی پۆستەکانی حکوومەتەوەیە. یعنی بەشداریکردن خۆت ئێوە دەبێ بزانن لە کوردستان حکومڕانی هەیە و حکوومەتیش هەیە. حکومڕانی ئەم هەرێمە جیاوازە لە حکوومەت. حکوومەت بەشێکە لە حکومڕانی. یعنی لە سەروی حکوومەت سەرۆکی هەرێمیش هەیە، لە سەروی سەرۆکی هەرێم حزبیش هەیە. لەبەرەوەی دەبێ ئەمە علاقەی زۆر بە کورسیوە نییە. ینی کورسی ینی استحقاقی انتخابی لە پێکەنانی حکوومەت کاری پێ دەکرێت ڕەچاوە کرێ. مەسەلە پارتی کورسی زۆرتری هێناوە سەرۆکی حکوومەت ئەو دەیگرێتە ئەستۆ. بەڵام حکومڕانی ئەم هەرێمە نا. حکومڕانی ئەم هەرێمە مەسەلەیەکی ترە بەڕاستی علاقەی بە تەنیا بە کورسیەوە نییە. علاقەی بە حزوری ئەو خەرکەوەیە لە کوردستان و یەکێتی و هێزی سەرەکی لە کوردستان هەر بە تەنیا مەسەلە کورسی نییە. هێزێکی سەرەکیە لە کوردستان دەبێت لە حکومڕانی ئەم هەرێمە ڕێی هەبی، بەشداربی لە بڕیاری سیاسی، بەشداربی لە بڕیاری ئابووری و وەکو جارەکانی تر بەڕاستی هەر بە تەنیا بەشدار نەبی، شەریکی ڕاستەقی نەبی. بەڵێ ئەی سەبارەت بۆی کە پێشتر بۆ نمونە دۆسیەی نەوت تا لای پارتی دموکراتی کوردستان بوو پەیوەندیەکانی دەرەوە مەسەلەی ئەنجومەنی ئاسایش پێدوایان کابینەیە شەر لای پارتی دەمێنێت و یاخود دەبێت لایەنەکانیش بەسەر ئەو پۆستانیان پێ بدرێت و ڕۆڵانە بێت لەو دۆسیانە. ئەوە دەمێنێتە ساو ڕێکەوتنەی کە ئەو لایەنانەی بەشدارن لە حکوومەت لە بینی خۆیان چۆن پۆستەکان دابەشەکەن. یەکێتی کێشەی نییە لەسەرەوەی کە پۆستەکان بە پێی ئیستحقاقی انتخابی دابەش بکرێ. بەڵام یەکێتی کێشەی ئەوە هەیە کە چیتر ناتوانی بەشداری ئەم حکومڕانیە بی. یەکێتی دەوێت شەریکی ئەم حکومڕانیە بی. بە تەنیا بەشداری کافی نییە، بەشداری هیچی لەدەست نییە. ینی تۆ وەزارەت وەزیرێک وەرەگری هیچی بەدەست نییە. دەبێ ئەم وەزیرە بەشدار بی لە بڕیاری سیاسی حکوومەت و دەسەڵاتی هەبی و ئەو کاتە دەتوانی خزمەتی خەرک بکە. ئەگە تۆ پۆستێک وەرگری دەسەڵاتی نەبی دەتوانێت چ خزمەتێکی خەرک بکایانی. بەڵێ زۆر باش. بەس ئەمڕۆ هەر ڕاگەنراوێک لە مەسەلەن میدیاکانی ئەوە بڵاو کرابەوە کە ئێوە کاندێکتان دیاری کردو بۆ وەزارەتی دات بە ناوی سمکۆ ئەسعات. ئایا یەکێتی سوورە لەسەر وەزارەتی دات لە بەغداد وەری بگرێت؟ ئەو کاندیدانەی پێشتری هیچی کاندیدی یەکێتی نیشتیمانی نەبوون؟ بەڵێ کاندید بوون، بەڵام داوایان کرد کە کاندیدەکان بگۆڕدرێن، گۆڕانی بەسەدا بێ. سەرەتا کاندیدی فەرمی یەکێتی کاک خالید شوانی بوو، دوایە داوایان کرد بگۆڕدرێ بە کەسێکی بێلایەن، ینی سەربەخۆ ئەوە بوو ئەو حاکم ڕێکان لە کەرکووک کاندید کرا. بەڵام ئێستا دیارە دوجار لەگەر ڕێزدار عادل عەبدولمەهدی ڕێککەوتون کە کاندیدێک لە یەکێ لە کادیرە ئەساسیەکانی یەکێتی کاندید بکرێ. ئێستا ئەو کاک سمکۆ کاندید کراوە بۆ ئەو پۆستە. بەڵێ ئەی لە پرۆژەکەی یەکێتی نیشتیمانیە بۆ مەسەلەی پێکهێنانی حکوومەت مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ سەرۆک کۆمار کە لەلایەن پارتی و بازۆکێت تا ئێستا مامەڵ لەگەڵ سەرۆک کۆمار ناکرێت، ئەمەی تیا ئەمە یەکلا بکرێتەوە؟ ئەم کێشە بەرەو چارەسەربوون دەڕوە. مەسەلەی ئەو هەڵوێستەی کە پارتی هەیبوو لە سەرۆک کۆمار هیچ خۆتان نەزانە هەڵوێستێکی هیچ مەنتیقی تێدا نەبوو. کەسێک سەرۆک کۆماری عێراقە، تۆ هەرێمێکی، تۆ بەشێکی لەم عێراقا، یعنی چی ئەم هەڵوێستە؟ ئێستا کێشەکە بەرەو چارەسەرکردن دەڕوا و دۆخەکە پەیوەندیەکە لەگە سەرۆک کۆماریش بەرەو ئەوە دەڕوا ئاسایی بکرێتەوە. بەڵێ ئەی سەبارەت بە پەیوەندی یەکێتی نیشتیمانی لەگەڵ لایەنە سیاسیەکان هیچ گفتوگۆیەکەیە لەگەڵ گۆڕانە لەگەڵ لایەنەکانی تر بۆی کە چۆن بەشداری حکوومەت بکەن؟
بەڵێ بە دڵنیاییەوە گفتوگۆ هەیە هاتوچۆ عێلاقات هەیە بەیانی یەکێتی و کۆمەڵ کۆ دەبنەوە بەیانی یاندوو بەیانی یەکێتی و گۆڕان کۆ دەبنەوە هەروە یەکێتی و یەکگرتووی ئیسلامیش کۆ دەبنەوە لایەنەکانی تریش ینی چکە بەڕاستی ئەم خۆناغە پێویستە هەمومان بەیەکەوە بڕیار بدەین و قۆناغێکی گرنگ و هەستیارە بە تایبەتی مەسەلەی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشداری لایەنەکان و ئەمە پێویستی بە کۆبوونەوە و ڕاگۆڕینەوە و هەماهەنگی نێوان لایەنەکان هەیە. بەڵێ ئەی سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی پێشتر بەڕێز باس لەوکە کەسبەی کۆ دەبنەوە پێشتر باز لە ڕێکەوتنێکی دووقۆڵی دەکرا لە نێوانی یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی. ئێوە دەتانەوێت پەیوەندێکی باشتان لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بێت؟ بە دڵنیاییەوە دەمانەوێت پەیوەندی باشمان لەگە هەموو لایەنەکان هەبی و بەڕاستیش بە تایبەتی لەگە کۆمەڵیش بەیانی لەوانەیە بێچێت لەو شتانەی کە باسی لێوە دەکرێت پەیوەندی دووقۆڵی هەردوو لایە یەکێ لەو خاڵانەی کە باسێکرێ ئەم مەسەلەیە. بەڵێ دوا پرسیارم سەبارەت بە مەسەلەیەوەی کە بەپێی پێشبینی خۆت ینی پێ دوایە کۆبوونەوەکەی هەژدەی مانگی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان لە سەدا چەند ئەگەری ئەنجامدانی و ئەنجام نەدانیان هەیە؟ نازانم ئەم ڕێژەیە چۆنەبی بەڵام ئومێد دەکەم کۆبوونەوەی ڕۆژی جومعەی نێوان یەکێتی و پارتی بتوانی هەردوو لا بتوانن بگەنە ڕێکەوتن و زەمینە سازی بکرێ بە تایبەتی هەردوو لا بتوان بگەنە ڕێکەوتن بۆ بزاکردنی ڕێکەوتنە سیاسیەکە و ئەو کاتە کێشە لە بەردەم کۆبوونەوەی هەژدەی مانگ نامێنێ. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاک قادر عەزیز ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ ئەو کارەرم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.